ساڵتان لێبێ خۆشەویستانم بەخێر بێن بۆ وەڵقەیەکی نوێی پۆدکاستی تەبە لەگەڵ عەبدوڵڵا ئەوڕۆ پۆدکاستێک دەکەین دەچینە ساڵی 1995. لە ساڵی 1995 لە هەولێر کەسێک پرۆفیسۆرێک دکتۆرێک بەردی بناغەی کۆلێژێکی گەورە و گرنگی لە هەولێردانە. ئەو کۆلێژە کۆلێژی پزیشکی ددان بوو لە هەولێر و ئەوڕۆ لەسەر چەندین بابەتی تر بەتایبەت لە بۆ بابەتی گەنجانە بە خۆتان دەزانن پۆدکاستێکی گەنجانەیە. زۆر سوپاسی کۆمپانیای ڤانە دەکەن کە مۆبیلیاتەکان هەمووی لە کۆمپانیای ڤانەوەیە. وەروەها زۆر سوپاسی ڤڕاندی سمودی سیزن دەکەن وەروەها زۆر سوپاسی ئەمازۆن بوکستۆر دەکەین بۆ سپۆنسەرکردنی ئەو پۆدکاستە. بادەچێت خێر بێن بۆ ئەڵلقەیەکی زۆر تایبەت. ئەوڕۆ دەچینە ساڵی 1995. لە ساڵی 1995 بەردی بناغەی یەکێک لە گەورەترین و گرنگترین بەشی پزیشکی لە هەولێر دانرا. جا بۆ باسی ئەو بابەتە دەکەم. هۆکارەکەی ئەوەیە کە ئەو کەسەی ئەوڕۆ میوانی پۆدکاستەکەمانە ئەو بەردی بناغەی ئەو کۆلێژە داناوە. ئەویش کۆلێژی پزیشکی ددان لە ساڵی 1995 لەسەر دەستی دکتۆرێک لەسەر دەستی پرۆفیسۆرێک دانرا. ئەویش کاک دکتۆر زیوەر قەساب. کاک دکتۆر زۆر بەخێراتن. زۆر سپاس دەکەم بۆ چاو پێکەوتنە مامۆستا عەبدوڵڵا. ئینشاءڵڵا بەرنامەکەمان سوود و بابەتەشی باش دەبی بۆ بینەران و بیسەران شوا بۆ گەنجانی ئازیز. ئینشاءڵڵا چۆخ خۆشا لەبسەس سیحەت حوزنێ زادە ساوڵن مەمنون oldum. Tamam Cun çok gururlandım yani. Siz için bir insanla oturmak mamsın beğuş bir şerefti ciddi. Beğuşluk benden size inşallah Allah bilawuzu muvaffak eder. İnşallah böyle güzel işler yaparsınız. Çok sağ olasınız. Badəs febkeyn kar doktor. Farmuk ak. سەرەتا دەمەوێت بۆی دەست پێ بکەین کاک دکتۆر زیوەر قەساب ماشەڵڵا ئەزمونێکی زۆرتان هەیە و حەز دەکەم بچینە ئەو ساڵانەی کە جەنابتان ماشەڵڵا چەند شتێکی زۆر تایبەتان کرد و حەز دەکەم هەر لە زاری خۆتانەوە خۆتان بناسێنن و هەمیش باسی چیرۆکی ئەو بەردی بناغەیە بکەین. بەڕاستی کە خۆم پێشکەش بکەم بەندە دکتۆر زیوەر ئەحمەد ئاغای ساڵح قەساب ناسراوم لە هەولێر بە زیوەر قەساب. لە هەولێرێ لەدایک بوویمە لە گەڕەشی تەیراوە سەرەتایی و دواناوەندی و ناوەندیم هەموو لە هەولێرێ خلاص کرد. پاشەوەی قەرارمدا چی ئەمن دایمەن حیات کە دەستم پێکرد بە هەدەفم دانا و پرۆژەم هەبوو هەدەفم دانا کە بچم تەکمیلەی دراسەتی خۆمەکەم لەبەوەی نەسیبم بوو چوومە هەردەران چوومە ڕۆمانیا لە بۆ خەرست لەوێندەر خۆشبەختانە بەکەلۆریۆس و دیبلۆم عالی و دکتۆرام لەوێندە بەدەستینا. نامێ زۆری بچمە ناو مۆزوعەکان والله زۆر بچێ ناوی باشتر ئازانم هەم لە بۆ مەژیانی ئەو ساڵی 1975 من دەرچووم لە هەولێر دەرچووم. پاش ئەو نەکسانێکە لە ئەوە هەبوو لە کوردستان هەبوو لە هەولێر هەبوو حەزم کرد لە دەرەوە تەحسیلی خۆم خەلاص کەم. تقریبا نێزیکەی 12-13 ساڵ لە دەرەوە بوو لەوێندەکە تەحسیلم هەڵگرت قەرارمدا بگەڕێمەوە لە ساڵەکانی نهایەتی 1970 و 1970 دەچوو هەنجین کە شەڕی حەرب و عێراقی و ئیرانی ڕاوەستا قەرارمدا بێمەوە خزمەتی شارەکەی خۆم بکەم. بەڕاست کە هاتمەوە ڕاستن دامەزرام لە فەرمانگای تەندروستی هەولێر هۆبەی بەشی ددان. ئەمن وحید بووم لە کوردستان ئەو سات کە پیێژدیم هەبوو دکتۆرام هەبوو. یەکەم کەس بووم لە کوردستان ڕتانم بڵێم لە سلێمانی یەک هەبوو ئەویشە برادرم بدۆست بەس ئەمن لە هەولێر و دەورەوبەری دهۆکوانە یەکەم کەس بووم کە پیێژدیم هەبی دکتۆرام هەبی لەوەی بە حکمی وەی بوومە سەرۆکی بەشی هۆبەی ددان لە فەرمانگای تەندروستی هەولێر. تەبێ ئەوە ئەرکەچی زیاتر هاتە سەرمە هەر ئەرکەچی ئیداری هەر ئەرکەچی علمی لەبەوەی
ئەو دکتۆرانەمان هەبوو کە لە دەرەوەی لە هەولێر و لە دەرەوەی هەولێر بلێن لە ڕواندزەوە و لە خەلیفان و دێ خوارێ شەقڵاوە و مەسیف و ئەو بەرەی لە کۆیێ و تا هەولێرێ و لەو لە ئاڵتون کۆ پریشەنجینێ پردێ ئەوش عایدی هەولێرێ بوو مەخمور و دیبەگە و کەلەگ و کەورگۆسک و خەلیفان و ئەو مەتقانە هەموو کوسی دیدانی هەبوو بەس ئەو زۆر مەواد و ئەوانە نەبوو مەزبوور هەنجینێمە عیلاقەمان لەگە بەغا بوو لە بەغدای دەبی مەواد و کورسی و ئەدەوات و کەلوپەلی ددان بینین لەوێندە دەدرا و لەوێندەش ئەو دوو ساڵەی کە پێش ڕاپەڕین ئەمتانیم ئەو بنکە تەندروستیانە پڕکەمەوە زایدەن ئەو دکتۆرانەی کە لەوێن دەردەهاتن دۆ هەولێر پاش ڕاپەڕین بابێنەوە سەر ڕاپەڕینی کە بۆ ڕاپەڕین پاشنەوە توێش ڕاپەڕێنشی پیرۆز بوو بەڕاست ئەو دکتۆرانی کە دکتۆری دانکە لە هەولێرە بوو نێزەکەی 45 هەتا چل هەتا 45 دکتۆرمە بۆ هەموو ڕۆیشتن ئەکسەری بەغدا و مووسڵ ئێوانە بوون لێرەوە دەستی پێ کرد کە چۆوە بە حکمی وێ من سەرۆکی بەشی هۆبەی دام بووم دانیشتم فکرم کردەوە چ پرۆژەک بکەین دکتۆری دان نەما مادا لە هەولێرێ نێزیکەی 12 دکتۆر ماینەوە ئەویش هەموو لە مجەمەعی تو بەسنام بوو کە ئێستا بکەیتە دووستیە ینی مدیرەی بکەیتە دووستە ئەوێن دەرمجەمەعی تو بەسنام بوو ڕۆژانە هەموو ڕووی کردە سەر هەولێر ڕۆژانە بینی 350 نەخۆشمان بەڕێ دەکرد لەوێندەر هەر کەشی گەلە زۆر بوو قورس بوو مەواد نەبوو هەژیان فکرم لۆ هاتەوە پاشەوی چ بکەین هەستام یادی بەخێر پرۆفسۆر دکتۆر بەرام خدر مەولود هەنجیل ڕێی جامیعەی سلاحەدین بوو و لەگەر یاریدەری پرۆفسۆر دکتۆر نازم جەلال دکتۆر شێرزاد نەجار و ئەنجومەنی زانکۆی سلاحەدین بە سەدەفەکە ئەمن لەگەر سەرۆکی زانکۆ لەگە دکتۆر نازم زیاتر لەگە دکتۆر دانیشتین پرۆژەکمان دانت پرۆژەکەم تەقدیم کرد بۆ کردنەوەی يعني أو بحثي دكم نوتو دو نهاية نوتو سيبو إلا دبي لو دوكو هو هبو كار هبو كبو داناني أوي هيس قطابيك نوتو يكواتا 2003 هيس قطابيك لكردستان ورندجرا سكو سي كوديتو بسنان هبو موصل بغداد بصرة أو قابتشي قرا زوري لەسەر ئەرکەشی گران هاتە سەرمان لەوەی ئەو پرۆژەم تەقدیم کرد دانانی دامەزراندنی کۆلێژی پزیشکی ددان طبێ ئەو کە و پرۆژەمان تەقدیم کرد خۆشبەختانە دەتان بلێم خۆشترین ڕۆژم بوو لە 95 تاریخەکە تقریبا 28دا ئەو ڕۆژە زۆر دەدام ڕۆژەشیەوە بوو کە قەرار درا کاربەدەستانی ئەو سات ئەوی بەحسەکەم 95 نانێم یعنی ئەنجە کاربەستەکان دیار بوون لابوون کە قەراریاندا کە بۆ دانانی کۆلێژی پزیشکی ددان بڕاز ڕۆژی لەکردم زۆر پیرۆز بوو حقیقەت کە یەکەم کەسم هەم ڕاگری کۆلێژ و هەم دامەزرانێری بەتەنێشم لێرە دکتۆر نییە هەمووی بەکەلۆریۆسن لێتە بەسنان دەبی ئینسانی ئەکادیمی بی ماستەر و دکتۆرا فەماوە یعنی پرۆڤی ئەستەم پرۆڤی ئەوە بیتن لێکچەرەر بی ینی مدەڕیز بی ئەوانە بن هەتا بتانین ئەمە فکرم لۆ هاتەوە قەناعەتیشیان هات مەرحەلەی 1 و 2 3 تقریبا دەرسەکان عایدی توبینە زیاتر ئەو مامۆستایانە ماڵیان ئاوا ینی ئەو سات کە لە کولێی توب بوون پاڵپشتیان کردم یعنی ئەم دەتانم بڵێم منەتدارم پێیان پاڵپشتیان کردم لەگەرم ڕاوەستان و دەرسیان بە قوتابیەکان گوت 2 دەرس دەم و 3 دەرس بەخۆم و لەگەر دکتۆر ئەحمەد فەڵەستینی تەبیعی یادی بەخێر لەگەر دکتۆر ئەمەلە حەنە ئەوان زۆر دەگەرم بووم پاڵپشتم لەوەی شەی بە 3 کەس دەستم پێکرد حەقیقەت کە دەستم پێکرد دوایە برادەرانەی زەمیلیانەی کە لە خلاصیان کردبوو بە کەلۆرە تازە هاتبوونەوە ئەوە بەحسە پاس 2 مانجی تر ئەوانشیم هینا سەر هەموم کردە هینامە سەر کۆلێژ
چی دەبی لە کۆلێژ کە جێگایکی ئەکادیمی دەبی هەموو ئەکادیمی بن بەس ئەم من هینام بکە معید هینامە لە کۆلێژ هەتا پەروەردەیان بکەن لۆ ماستەری لۆ ماستەر پاشەش لۆ دکتۆرای يعني ئەو لە بۆ دوڕۆژ لۆ دوڕۆژ هەر لە کۆلێژ بن ئەوزار لێرە دەمێ بە گەنجان بڵێم یان نقطەشی ئەوە لێرە قەوسەشی دەکەمەوە شتێکی وا هاتە بەرامبەرم بتەوێت نەتەوێ شتێکی زۆر قورس بوو ئینسان ئەگەر فکر بکاتەوە بێتە خۆی قووەچێتی احتیادی هەیە لە ناو جسمی خۆی لە ناو ناخی خۆی لە ناو دلی خۆی دەفعت دەکا لۆی لۆ ئەو ئیشەی کە بکەی چونکە تو هەکە هەدەفت دانا پرۆژە دانا دەبی هەدەفت دیارکەی ئەو هەدەفە هەتا کەنجین دەیگەیە 6 مانگ ساڵە 2 ساڵ 3 ساڵ کە دەگەیە ئەو هەدەفەی یاننا چونکە بگەی ئەو هەدەی فەشەل لە زۆر نقاط ئەختا هەیە فەشەل هەیە بەس فەشەل معنای نییە کۆتایی بین فەشەلیش یەک لە ئەوەکانە سەرکەوتووەکانە پایەیەکە تا بگەی بەس بزەبن چونچی لەو حالەتەی ئەمن ئەستامسم کرد ئەوی قووەتی تااقەتی خۆم و لەسەر حسابی خۆم لەسەر حسابی عیادەم لەسەر حسابی ماڵ و منداڵیشم لە فکریش ناکەم یعنی ئەوی زۆر ئەمنیان یارمەتیدا کە حکوومەت کە ئەنجومەنی زانکۆی سلاحەدین مامۆستایەکان ڕاگرەکان هەمووی بەس دوو کەس دەتان بلێم سێ کەس بتان بلێم دەورێکی زۆر بارازیان هەبوو یەک لەوانە دەبێت دکتۆر نازم جەلال پرۆفیسۆر نازم جەلال حەقیقەت بە هەموو قوتەی خۆی پاڵپشتم بوو دووەمین دکتۆرە کەتایەم کە دەکاتە خێزانم ئەویش لەسەر حیسابی ماڵ و منداڵی خۆی پاڵپشتم بوو هیچ مەشاکلی لۆ نەکردم بالعکس پاڵپشتم بوو و ئەحمەد فەڵەستینیش یعنی ئەو سیانە لە فکر ناکەم ئەوانە حەقیقەت لۆ ئەو کۆلێژە زۆر هەولیاندا ینی تام بلێم لە مؤسسەکانن ئەوانیش ئەوە کۆلێژەکە 95 دامەزرا کە دامەزرا ئەزاوەرە بینایە ئەوە بینایە حڕوق قەپات بوو هەنجینەیە ئەو بینایە حڕوقم وەرگرت دەبێ لەگەر مدیر عام و لەگەر وەزیری سەحەی ئەو وەزیری ئەمین عامی یعنی وەزیر سەحەی ئەو زەمان ئەوێندەیاندا واستان بە دابینکردنی دوو عائیلەت چوون پارە هەبوو حکوومەتێرێم پاڵپشتی کردم لەگەڵەش ئەمن بە حکومی علاقاتی شخصی خۆم سومە دوو وەختی زەکات بە مامەستابدا بلێم نامێ بچمە تەفاسیلەکان بەس ئەوەش خۆشە ئینسان ذکرکە ئایلەی بازگەری و لەگەر ئایلەی ئەحمەد ئیسماعیلی خۆشبەختە ئەنە ئەوانیش هەندێک پارەیاندا تابتانی کەلوپەلی بکڕین ئەوانە هەموو حازر بوو بینایە سوتفە مەجد زەرام داوت کرد لۆ کولیە ببینن چمان کردی ینی بینایە و قاعات و ئەوانە بەس کورسیمان نییە هەدەفەکەم لەوەی چیە دەلێم بکە پرۆژەی دادەی دەبی هەدەفی بزانی چ دەکەی هەنجینێ خوافی بکە ئیشاڵە جێگای باشدا دکتۆر ڕۆژ ڕیز وزەرا بوو لەگەر کاک نێچیری نایبی بوو لەگە وەزیرەکان ئەوان دیکە هاتن هەموو بڕەحمەتی فرۆنسۆ حەریری بۆوان هەموو هاتن گوتم ئەمە تا ئێرە سەتا هەفتام ئەوە کردێت سەتا سیمایە ئەویش دەبی پارەی تەرخانکەم بچینەمە لە دەرەوەی وڵات هەنجینە تووشیا بوو ڕێیەکەمان لەوێن دەربتانین ئەو کورسی ددان و مەواد و مامەوادی بینین لە بۆ لابوو ئەوانە لابوو چتی وە ئەوانە هەموو دەبی بینین وەڵا خۆش پاریان تەرخان کرد بە وەفتێکی چوین لەوێن دەر یادی بەخێر دکتۆر سەفین هەبوو با ناوەکانیش بنێ سکەوە تاریخە ئەو هەستاویش مادی بوو وەستا تا شەریکات و ما شەریکات وانە یامان دیتەوە پارەکانماندانەوە ئەوەی وان ناوی چیە قاسەیوان نوێنەراتی ئەوەی بوو هەنجینێ حکوومەتی هەرێم بوو لە ئەنقەرەی بە مامۆستا عەبدوڵڵا بلێ ئەوانەشمان هینا و دامان ناوکولیزی ئەوزار 30 تەڵەبەم وەرگری کە بیدایەت دەستەشی باڵاشم هەبوو لە دانانی کۆلێژی پزیشکی لە سلێمانی و لە دۆهۆرچیش
یارمەتیمدان کە دابنێن لێندەر مامۆستایەکانمان هینا لێرە ماستەرم دانێ دەمێ بچمە سەر خاڵێکی زۆر ئەکید ئێستا زەحمەتێکی زۆرتان کێشایە بەگری بنا شتێکی زۆر زەحمەتە شتێک کە پێشتر دروست نەکرایە باشە لە هەولێر لە ساڵی 1995 ئەو شتە نەبووە شتێک نەبووی بەخۆت بێ شتەکە دروست بکەی و پلانەکەی داڕێژی و زەحمەتێکی زۆر هەبووە ئەکید ئەو حەزوو ئەو ویستنەی تو نەبایسە نەدەگەیشتەوە ڕۆژ و حەز دەکەم لەو نوقتەیە گرنگی ئەو شتە کە ئیشت لەسەر کردیە بە حەز و بەویستن بە دووی داسووی لە بۆ پلان و بە چەندین شێوەز ستێپت کردووە هەتا گەیشتی بەو شتە بەخۆی مامۆستا عەبدوڵڵا لێرە نوقتەکەیە ئینسان زوانی مرۆڤ لە چدایە نیوەی لە عەقڵیتی نیوەی لە زمانیتی ئەگە هاتوو ئەوانە تانیت چی ئەوی دیکە لەش و دەم و چاو و ئەوانە هەیکەلێکە دای پۆشتیا بە ڕۆژ دەڕوا بەس ئەو دوو شتە دەمینێ کە ئەتوور لە ناخی دڵتەوە کودەتانی ئیستیعمالی بکەیت ئێستا پێش دەمێک گوتم قووەتێکی خارقەیە لە ناو ئینسان لە ناو ناخی خۆی بێتە بێوێت وچی مستەحیل نییە لە حیات خوا سبحانه وتعالى خەڵقی کردێ فی ئەحسن التەقویم ئەمە دروست کراوین ئەگە بچینەوە باگراوندی کتابێکی لۆناردین ئەگە تو بچی بە ئەو کتابەی بەڕێک و پێچی بزانی چی لەناو تێدایە دەگەی هەموو ئامانجەشی چونچی مازیت پێدەلێ حازرت پێدەلێ و مستەقبل کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیا لە تەتەوردایە 10 ساڵ 15 ساڵ وەختی من ئەوە تەکنۆلۆژیا نەبوو ئەو عالەمە دنیای هەمووی بێتە ناو کۆمپیوتەری وەرەو لەگەوەش ئەمەیان بەستیتەوە چونچی هەموو ئەوەی خۆمان لەناو ئەو مۆبایلەیە و ئەفکارمان و هەمووشمان دەبی ئیلا مەجبوری فێرە ئینگلیزی بین ئەو وەختی مە نەبوو ئەو چتان ئەزا لە بۆی لێرە دەبی ئینسان تەکەیف بکاتن لەگەر ئەو بیر و باڕێ هەیە و ئەو ڕێگایە کە لەو خۆی دادنێ چونکی ئەگە تو معریفەت نەبی ئەو گەر برادری باشت نەبی ئاخ برادری باشەیە ئیجابینە تو ئیسفادەی لێ دەکەی چون نابی بینابی لەگە برادری سلبی برادراتی لەگە ناکەی بەس ئازشی ناکەی چکو سلبیە لێت تێک دەدا ئەتو دەبی ئەو لۆ گەنجانیشە گەنج دائیمەن دەبی حەزەربی ئاگای لە خۆبی و تو محیشی چییە دەوێت تەتویر بکاتن لە ڕسم تەتویر بکات لە ڕاضە تەتویر بکات لە هەندەسەی لە توپ دەبی ئللا ئەتوو پلانی لۆ خۆی پرۆژەی دانێ و هەدەفت بەرکە دەلێت ئەو هەدەفە ئەمن بە 6 مانجی خلاصی دەکەم دەسم دەمەوێت ماستەری بخینم 6 مانجی دەمەوێت بگەمە ئەوەی کە وەرگریم یان بە ساڵێک یان بە 2 ساڵ کاتو ئەو هەدەفەت دانا ئەتوو بتێت خۆت قووەتەکە لۆ دێ و برادر و دۆستی عەزیزت پاڵپشتت دەکا دەگەی هەدەفەکەت بە ئەوە نییە من هەلە مارێ دانیشم بڵم شتەکە ناوێت چونچی دەلێ خوا سبحانه وتعالى ڕزق دەلێ بەس دەلێ دامەنیشە ئەکتیڤ بە بڕۆ ئیش بکە ئەزا دەلێم ئەو قورئانە عەزیزەمان هەیە بە تەتەڕف نامێت کە زۆریگری ئەگە بچی بە دیقەت بچیتە ناوی بیخینیتەوە و تەفسیری بکە بزانی هەمووی تێدایە ئەو عولەما و ئەو فەلاسیفانە ئەو مختەریعانە ئەو چتانە هەموو لەو کتابەیە وەرگرتیە ئەمە لە بن دەستمانە ئەگە بتانین ئەمە وەریگرین بەس بە عەقڵ وەریگرین بە فکر وەریگرین نا بە تەتەڕف چی بە تەتەڕف ئەوە هیچ ئەوە ناوی ئەو جار مرۆڤ ئینسان حیاتێکی خۆشی دەبی بە شەرت خۆی ڕەبت نەکات لەگەر هیچ بەشەرێک و لەگەر هیچ کەلوپەرێکیش سیقەی بە نەفسی خۆی هەبی لەسەر پێ خۆی ڕاستی هەر شتێکی بێ دەیکا خاستن ئەو زمانەی ئێستا تەکنۆلۆژیا ئەوەندا ڕۆژ بە ڕۆژ بە پێشەوە دەکات ساڵی هەفتایەکان بە فکرم دەیان گوت تەلەفۆن دەکەی هەنجین جعایە هەبوو لێرە داشی دەدیت ئەو بەس بە قسە هەبوو فکرت دەکرد باوەڕتە بێ ئەمە ساڵی هەفتا بە ڕەحمەتی باموچی تەلەڤیزیۆنێکی هینامالێ ڕەش و سپی وانژینێ ئەوەی لە ئەمنی بەخێو دەکرد خوا عەفوی بکە دەیگوت کوڕا من تەماشا ناکەمە من ئەوە حەرامە ئەو دەمبینی ئەوە بخۆم ژیایم ئەو حیاتێ دەیگوت تەماشا ئێستا بزانێت تەکنۆلۆژی شێوەی بردین لۆمە ئیستفادە لەو تەکنۆلۆژی نەکەین دەبیتە ئیستفادەی لێ بکەین و
استعمالی بکەین چکو ئەو ملەتە ئەو زنگانێ ئێستاکە دوا ڕۆژی ئەو ملەتەنا دوازدە دەبی خۆی پرچەکە لە علم معریفە و علم نەبی ناگاتە چ لە حیاتیشی نەلێ ئەوە فەشەلمینە ئەدیسۆن ئەوە کرد ئەو گلۆبەی کە دەرهینا دەزانین چەند فەشەلینە 10,000 تەجروبەیە کرد چی پێ دەڵێنەوە تەجروبەی ئەکسپریمنتەکانی هەفت فەشەلی دەرهینا لە ئاخری بە تەلەوی نازیح بوو هەست چی گوتیان من ئەو 10,000 فەشەل نییە ئەوەش نەجاحە چی کەشم کرد ئەو ئیشانە ناوی لۆویشێ زانێ یعنی ئەوە نەبوو مادی نەبوو ڕاستە لە سەحەتی خۆت ئەو جاحیلانەی مەش ڕێنماییم ئەو هایە دائما هەدەف دانێن لۆ خۆیان پرۆژە دانێن هەدەف دانێن پرچەک بن لە معریفە بڕۆ بخینی کتاب بخینی سەفەر بکە عالەمەکی دیکە ببینی ئەفکاری دیکە وەرگری دەتەتەڕف دوورکەوی کە ئینسان ئەمە پێغمبەری صلى الله عليه وسلم رحمة للعالمين نيقول رحمة للمسلمين للعالمين إذا بحمون أو كان مروف حقي هي لقى حمول هايشي ورقري بدا زەکەم بچمە سەر ژیانی ڕاگایەتی کۆلێژ و ئەو ژیانەی کە مامۆستاوی لە کۆلێژی پزیشکی حەزەکەم چەند باسێک باز بکەی کە لە بینی خۆت و قوتابیەکانت هەبووە قوتابیەکانت ئێستا ڕاگایەتی کۆلێژ دەکەن لە ئێستادا بەشی لەسەوەی بلێم ئەمن ئێستا لەسەر حیاتم وەنیا تەبی یەکێک و شتێکی وا دەکا و چی دەمری لۆ یا هەیکەلێکی دەکەن یا قاعاق یا زادەک بەناوی دەکەن بەس خۆش بەخرانە الحەمدلله ئەو قوتابیانەی من کە ئێستا گەیشتینە ئەوەندە بە وەفانە چی دیارم شتێکم لۆیان کردیە ئەوەندە بە وەفانە ئەوەندە بە ناسووکن ئەوەندە احترام ئەویان هەیە قاعەچیان بەناوم کرد حەفلەتی جوانیان لۆ کردم ڕێزلێنان قەت لە بیری ناکەم ئەوە یەک لە ڕۆژەکانی چی گۆتم ئێستا کە دانرا ئەوە دووەم خۆشەویست ئەوە بوو ڕۆژی خۆشی بوو کە ئەمن قابلم کرد کە وەرم کرد ئێستا تەبیعی هەموو پێم دەڵێن مامە زۆری دەلێ بابی دکتۆرانی ددانێ ینی هەروایە والحەمدولله شتێکی وهام دانا کەم کەس هەبی یعنی تانی بکە کەس لێم دلی عاجزبی ئەوە بیتن بە هەموو توانە خۆم یاریدادی ئەوەم کردم کولیان خلاص کرد و ماستەریان خا دکتۆرا ئێستا سەربەرزم پێیان چونچی لە محافلی دووەلی لە ئەمریکا و لە یابان و لە بەریتانیا ئەو قوتابیانەی منن لەوێندە دەچن محازەرات و لەسەر مەساحرا دەستن پرۆژە و چتیوا تەقدیم دەکەنەوە سەربەرزیە لەو چێندە دەچی بڕۆ ئەو کۆلێژێ ببینە نادیەکی هەیە نا جێگایەکی هەیە حەزم لێ بچن تەسویری بکەم زانم ئەو کۆلێژە لەناو ئەو کۆلێژە ئەو عەباقیرانە دەرسوینە ئەمن زۆر چی دایان بینم سەری دڵم پڕ بەز دەبی پێ هیچ شتێک هەیە چیرۆکەکە بیتن قەت لە بیری نەکەی لە بینی خۆت و قوتابیەکەت لۆ نمونە لە وەختی محازەرە بیتن یان هەر وەختێک بیتن وەڵاهی ئەو قوتابیانم ئەگەر بێن تقریبا سەری 2500 تەخەڕوجیان کردێ بە کەلۆرۆس و ئەوانەیە ئەو سادەی ئێستاش ئەمن تەڵەبم هەیە حساب دەکەم دکتۆرا لە یعنی خانە نشینم ئێستا بەس لەسەوەی گوتیان مامە نەبی هەب بدبینین یعنی بێت و ئیشراف لەسەر قوتابێکی بکەیت ئەوەش لە گەورەی خۆیانە وام دوو زابووی مەعامیت یعنی ڕاگر لە نەفسی کۆلێژ نییە یعنی لە دنیای مامۆستایەک دووزار ببیتەوە چ دیارە شتێکی ئەو باشم هەبووە بەرامبەر قوتابیەکان ئەم لەگە قوتابیەکانە و چی باب و چی مامۆستا چی برادەر تەعاملم کردێ لە گەریان ئەکید هانم داینە علمەکە وەرگرن هانم داینە خۆیان تەتیر پێ بکەن خۆیان بگەین ئەو نقطەیە کە دەمەوێت لێرە باسی بکەم ئەوەیە کە ئەگە بەگشتی سێری کۆمەڵگا بکەین هەموو ماڵێک دەیەوێت دکتۆرێکی هەبێ والله هەمویان دەیانەیە هەر دکتۆریان هەبێ هەر هەمووی دکتۆر بێ باشە کەسێک لە ئەندازیاری لەوانەیە عەبقەری دەربچی لە ئەندازیاری بەڵام دایک و باوکی هەر لەسەرەوە هەر دەڵێن بڕۆ بەشی دکتۆری پزیشکی بەگشتیانی لە کۆمەڵگەکەمان و بەگشتیش ئەگەر ئێستا سێر بکەی بەدەست دەژمێرگن دکتۆرەکان دکتۆرە باشەکان وایە ڕاست ئەتوە تێ
ناوخەتی سیاست ئەمش حەزم لێنە لە سیاست بێمە ناوەڵە زۆر نەچینەنە ناچونکی ئەم نیسانێکی ئەکادیمیمە یعنی مادەم ئەکادیمیمە جددی علاقەما علاقەم لەوە ئەمنیش هەر نامەیە بەخۆی سیستەمەکەمان غەڵەتە لەساسەوە سیستەم غەڵەتە لە ئەوروپای منەوە 2 ساڵ ژیان پاشەوی چوم دۆ ستەم حەزی منداڵ لە مڕاهقە دەست پێ دەکات لە بەبینی 14 و 15 حەزی لە پاشەوەی کە متەوەستەی دەبی وەنیا سێ متەوەستا دوی سێ متەوەستاوە لەوێن دەوری مڕاهقەی پێدێنە حەزی هۆرمۆناتی خۆی لەستە خۆی نیە هۆرمۆناتی چێنج دەبی یعنی گۆڕانکاری نادەبی حەزی لە ڕسمە حەزی لە ڕاضەیە سیباحەیە حەزی لە هەندەسەیە حەزی لە صناعەیە حەزی لە نەجارەیە حەزی لە توبە لە ئەوروپای تەقسیم دەکرێت لەو عمرە و 3 ساڵی لۆ دانرێ لەو بۆ ئەو لەوەی ناوچی مەسترس دەرەجەی دەربینە مامۆستای شش خاستن ئەوەی بکە هەم خەتای سیستەمەکەی هەم خەتای بابوداچیشمانە حقیقت زۆر عەبقەریمان هەیە لە هەندەسەی ئیبداع دەکات لە مەساحەی ئیبداع دەکات ئیدارە لە اقتصاد لە سیاست لە تیجارە لە جغرافیا لە تاریخ چ لۆ بڵێم هەموو لە دەرونیناسین یعنی ئیبداع دەکات ئەجا لە بۆ ئەوەی ئەو سیستەمە جێم لێبوو دەڵێن دانێ ئەو سیستەمەی بگۆڕم چی ئەوروپای لێ بکەن ئێستا چکە ئەو شەشە نەمینێ پلان وایە شتێکی لەو شەوە یعنی پلانێکەوە هەیە ئەم جێم لێبوو یعنی لۆم هەر نازانم چەند ڕاستە یاننا چی ئەو سیستەمە سەقەتە ئەمە هەیە قوتابی دەرەجەی دەرناینی تووشی نەخۆشی نەفسی دەبیت تا بەخۆی دەکوژی حار دەکات یعنی ئەوە دەسە چ دە ئەو سترسەیە لەوێندە نییە لە پاش فیسێ حەزل لە چییە دەستە و خەتەی ئەمە نمونە کرد لۆ بڵێم ئەم لەگەمە ئەو لەوێن دەریش هات بۆ توپ لەگە من زەمیلم و 1 و 2 3 لۆ خۆیان لۆ ملەتەکەی خۆیان دەبی ئەتو خلال ئەو 3 ساڵە دەبی خلال ئەو 3 ساڵە چی بکەی دەبی لە نۆهەتی کەمتر نەبی لەوێندە دەرەجە لە سەدەیە لە نۆهەت کەمتر نەبی لەنۆهە بەرەو سەرۆبی ئەگەر لە نۆهەت کەمتر بی یاما لە نۆهەتی کەمتری ناماوە بۆ مەعاون توبی 2 ساڵی ماویت تەبی بەستان دکتۆریدان یعنی لۆ سیستەم دانیشتە ئەو سیستەمە بەداخەوە لێرە پەیڕە و ناکرێ ئێستا دەرەوە گلۆبۆلی دنیا ئێستا دێ ئەو سیستەمە لۆمەدانێ ئەمە زۆرمان ئاگامان لێ نییە لۆمادانێت چکە ئەو ها ناچتە سرێ ئەتووی فێر کردێ هەموو ئەسراری خۆت ئەوە لەنا ئەو مۆبایلت دانایە بتێنێتەوێ هەموو ئەسرار لەوێ دەرە دووەم ئیزبارت دەکات و لوغەی ئینگلیزی و کۆمپیوتەری فێربی پاش 15 ساڵی دیکە چێ بەڕێوە دەبا و کوردستانەی ئەو دوار ڕۆژەی ملەتەکەمان ئەوانە دەگەنێ ئەوێندەر ئەو لەکنی نییە لەکنی چییە دەست پێ دەکا لەکنی ئینسانیەت دیموقراتیەت حوڕیەت تێگەیشتی علم بە علم لە تو دەباتەوە بەداخەوەم دەستمە سەزادەی دەڕۆم ڕێنی هەتووە من هینا ناو سیاست لە بۆی کرامەوە ئەوەندەی هەیە کانی پرۆژە مهمە حزبیتە هەموو حزبەکی بکەوە بزانە نظام داخلی بخینەوە لەو پەڕی مقدسە خۆشە جوانە ئەوی ئەو نقاتانی تێدایە حقوق ئینسان و عەدالەت و هەموو شتێک تێدایە ئایا پەیڕەو دەکرێت ئەستا ئەگەر 5 پەیڕەو کرێ ئەمن ڕاشکایی دەڵێ بچکولەوە ئەمە کابراایك ملتەزیم نیمە لە بەوەی حەقی خۆشمە ئینسانێکی ئەکادیمیمە جاحیلەکانی بزانن کو خۆیان پەیڕەو دەکەن کو خۆیان هەدەف دادنێن کو پرۆژە دادنێن شەرق لە ئەوانەی ئێستا لەو پرایڤت کۆلێژانە دەردەچن ئەوانە بەڕێوەی دەبن ئەمن نامینێن پاش 15-20 ساڵی بەس ئەوانە هەموو دەبن جددیەوە حقیقەتە ئەمن های لۆ دەخینەوە بیرۆبارەکەی لە حکومینە بۆ شێوازە ئەو های یعنی بەڕاست یعنی ئەو های لۆ دەخینەوە دەبی ئەو کۆمەڵگەیمە ئەو کوردستانێمە دەبی لەسەر پێدەڕاوەستە تاکەجی نابی ئەو هابی چیەوە دە عەبقەریمانەیەوە ئینسانی زیرەکمانەیە ئەوەندە لە هەموو بوارێشکەوە ئەجا بێمەوە سەر ئەو نقطەی گوتت لەگەر وەختی خۆی لەگە قوتابیەکان و مامۆستایەکان باسم کردیان من برادر بووم دۆست بووم مامۆستا بووم لە گەریان لەگەر سەبستافەکان هەمووی بەڕاست ئێستا کە دەچم هەمویان ڕێز و تەقدیریان زۆرە لەکرە من ڕێز و تەقدیری زۆریان لێ دەگرم سەبستافیش لەوێندە دەور و باڵیان هەبوو مامۆستایان هەروە تانیمان شتەچی بکەین لۆ
دوا ڕۆژی ملەتەکەمان ئەوڕۆژ ئەمن لێرە ڕاستپاردەم ڕێنماییم بۆ گەنجەکانە بەڕاست گەنجەکان بە تایبەتی ئامۆژگاریت ئامۆژگاریەکەم ئەوەیە خۆتان پرچەکەن لە معریفە لە علم بخینن مواکبی عالم بن بزانن چه هەیە وەختی خۆتان چی وەخت کە دەڕوا لە تو دەڕوات وەخت چەند وەختی بگری ئەوەندە ئەتوو لە حیات دەتانی بە پێشکەوی دەچیە مەکتەبەی کتابەی جوان دەبینی بکڕە هەتاگە نەشت خیندەوە ڕۆژێک دێ دەیخینیەوە ئەو مۆبایلەکە هاتێشتی زۆر ئیجابی تێدایە حاڵە بە ئیجابیەکان استفادە لێ بکە ئەوی سلبیە بەجێهێلا چونچیە تو حیاتەکە ئەگەر دەتەوێت حیاتەکی سەعید بژی بە خۆشی بژی دەبی خۆت پرۆژەت هەبی بچی گوتم هەدەفت هەبی ئەو هەدەفەش دانێ مەلێ نەمتانی بیکەم بێزار دەبی بەجێ لە ڕۆژە دە سعاتی دیکەوەرە سبەی وەرەوە سەری هەتا ئەو پرۆژەی دەگەینی مدەشی لۆدانێ ئەو پرۆژەی خۆت ئەو بەرنامەسان هەیە الحەمدوللا خواشک و زۆر وەختی خۆی نەبوو ئێستا دەبی پرۆژەی دانێن لەوەی کو زیاتر چێوە بیگەینی چێوە بچین ئەوە پرۆژەیە لە جاحەت دەینی هەتانگۆ هەر گەنجێک لە وڵاتی مەچکۆنگۆ دوا ڕۆژی ملەتەکەن ئەمگۆ دێن ئەو موسساتانە وەردەگرن ئەمگۆ دێن ئەوەی دەکەن ئەگە بە ڕێک و پێشی بینن بە علم معریفە بین وەڵڵاهی پاشەنگۆش سەد ئەوەتان لۆ دەکەن دوعاتان لۆ دەکەن خێرتان لۆ دەکەن من ئەوەی بەباش دەزارم لەوە ئەمە بەگشتی ئەگەر تەماشا بکەین لە بابەتی خوێندن بە تایبەتی خاستن هەولێر بە تایبەتی دەڵێم ینی ئەوەیان هەیە کە نایانەوێ منداڵەکانیان هەتا بچن سلێمانیش لۆ نمونە لە بۆ خوێندن دەڵێ وەڵی داخلی ئەو نازان زەحمەتەوە ئیری ناکرێ و پس ئەمن لێرە لەو نقطەیە دەمەوێت باستەوەی بکەین کە لە ئێستادا بەجددی زۆر مهمە ئێمە لێرە نەمینێن بچینە سەر ئاستی جیهانی ئەو نەسحەتە چێ لە بەو خێزانانەوە گشتی ئەو قوتابیەی ئەو گەنجەی کە لە ئەو عمرەیدایە دەبی بێ بە حوڕێتی خۆی ئەو اختیار بکە یعنی باب و داگ زەخر لەسەر منداڵینەکە بە حوڕێتی خۆی وەرگری لەو بابەتەی دەگاتن فەرمو ئەتو چەند دکتۆرت هەیە ئێستا لەو کوردستانێ بێنە چەند دکتۆرت هەیە وای 5,000 4,000 وەنیا چەندی مەشهورە بەدەست دەژمێرە لە هەولێرە بڕۆ بەدەست فیلان ئەو فیلانە چییە خۆی تەتویر پێکردیە ئەویت کاش دکتۆرە احتیادیە بەس چییە دیارە ئەو ڕغبەتەی نەبووە بچیتەوێندە لە ئەساسەوە خۆی هەتا بتانی تەتویر پێ بکە ئەمن لە کولەی خۆشم هەیە قوتابیم هەیە خۆی تەتویر پێکرد چووە دکتۆرای کرد و ئێستاویتە پرۆف یعنی دەرجەی پرۆف زۆر زەحمەتات و دەربینی دەبی ئیمپاکت فاکتەرت هەبی دەبی 6 بەحست هەبی چەند بەحسی منفەریدت هەبی هەتا دەبێ پرۆف چییە خۆی مادی کرد گەیشت لەگەی برادری هەیە هێشتا نەبوویتێ هەتا هەیە برادر هەلە ماستەرەکەی مایە هەیە دکتۆراشی وەرگرتیە لە قەبع علمیشی بەرز بوویتەوە لەوەی دێ ئەوزار باب و داک دەوریان زۆر میهمە دەزانن منداڵەکانیان مستەوای تەفکیر و عەقلیان تێگەشتیان چییە لێ گەڕێن بە هەر کەسا بچیتە ئەوەی خۆی ئاستی خۆی هەر بیدایەت و نیایەتی هەیە هەمومان دێن هەمومانیش دەڕۆین وەنیاننا ئەجا ئەو مدەیە کە هەیتی لە حیاتی خۆی هەم داک و باب مرتاح بی هەم نازەختی لەسەر بکرێ ئەمن لەسەر کوڕی خۆم زەختم نەکرد چێوە دەچوت گۆی دەسماعی لە حەزم لە عیلاقات خارجیەیە زۆر گرنگ لە بیدایە دکتۆرە لۆ ئەوەی لۆختۆری لۆ ئەوەیە تو دەبی لە سەری 95 بینە یا من دەبینم کوڕی من ئەوەی نییە بەس کچم نام سەتی ناکچی من لە بۆ دکتۆری یان چوە دکتۆری یعنی لە بیدایەت ئەم دراسی شخصی ئەوەم کرد من دارەکەم کرد ئی خۆم ئەدەلێمە تەرجمەی لەسەر خۆم دەینم زیرەک بوو تەشجیعم کرد بێ مامۆستاش چوو سەتی هینا 97 دەرەجەیان دەدا بۆ سەد ئێستا کچەکەم لە ئەمریکایە دکتۆری خۆی دەکات کوڕەکەم گوتی ئەمن
حزم لويني أويني أوتم كيف خوت حزل دتسيا أو يبكى إذا أتوك بزيت بكيف خوي أو كيف خوي خلاص كت شاشة كيف خوي خلاص كت أو هاي زاد بباب داخل ليرة أماتك وشي بيم قوتي استا أو زمان روي سادي حفتايا كان هشتايا كان استا برو تطور دروين أما برو بيشكوتن دروين تكنولوجيا شي زور بقوتي استا لسر آستي دنيا أما دبي مواكبة أو تطوري بكيد من دارك كام عم تسننا أو دكي خوش بختاني استا دكان من دارك كان حمو لماري عمري 6 سالة صار بإنجليزي قصر لغا دكا استا بيوه تفكر كيو تشيوي كده بإنجليزي قصيبك لو سبب سياتو دكابرا زمانك خوي بوا ثانوي سبي روجل دس زمانك بشر نايس داكو بشر دينما تلم تيدغن مشينا زعل كان لي تيدغن استاتر او ذكرين له دوار روش بحسب كردوي الأخيرة كان نزيك دبينه زور لو وقت مقرتي لا بالعكس خوش حال بسلامة بيا أخوة باشترين آموزگاری تو لبو گنسی يعني أو هم أزمنة تبو لجيان لو نمونا بتسنشتك حزدكم والله لو گنزاني عزيزم آموزگاری موايا برادري خود هل بجيرة يق نقطة زور مهمة يعني بزانة شيء دبيته برادرت حقيقة أو نقطة زور مهمة دتوي كشبكة برادرت لمناقشة بيني خوي أو زاحل أو زاخ يشي تر يعني أو جنزة شيكن أجر مخالف ولا رأي بزانا ردي كوا هنجنا تقول خوت مقاتل ودادني برادري ويبكم يعني شو استيعابي نكر ردي بخرابي وبهات وهواري كده أو دست اللي بشو لسه قرارك خوي ثابته قراري تو قابل ورناقري أو نقطة زور مهمة تركيزي للكات شيء دكاتة برادرت لقر أوي دور نكيته ولا خو تطوير كردن خو برنو بيش بروجك ودوروج نابي الرقاية شي زور سخته دبي أو هالتكرار ده كم أمن دبي بروجة هبي هتابتاني أوي بقي أو آمان زي لو هدف بروي دبي لحياتك هدف شداني بلي أمن أوي دكم لو يدرون بصالك 2 سال 3 سال دقمي يعني ناقمي وقت خود مكوشا دور ما بولا عائلة خود ببا مومك تجورة شي تاريخ مومك زور كم روناشي دكا محاول بكتو مومي خود بكوا كفانوسك بكل لوكس وقتي ما هبو لوكس في عندك ودي استاذ غنزان نازان لوكس يب لفانوسي بقوة تربو وهابك بخود بيف لو خوت ودورو مالتو دورو بشتو لو عائلته لو كومل قاعد هذا بيقلوب همزة أو قلوب بس حموزي كان لو فكي أديسوني فري متى بيقلوب لو خوت استفادة دكي استراحة دكي لو دورو بشتي استراحة دكي وضع تاني أتو لنا مجتمع أسرق بزيهدي مهمة هركسك أسرق بزيه بهدي خواوي بمن بخشيت سنشياتا دنيا ما هذا أنت مؤسسي كليته بس أنا دكتور زيوة قصابة أكيد أو أسر زور مهمة هركنزك استابتاني دامني استاش والله تكنولوجيا زور بيرشا زور تقدم هر إنسانك دتاني بولا تابتشتا بروا نعلم نروا غاز نوي دابنشي بس ترخانك بلان داني منهز داني لو خوي عيني ستيب باي ستيب روجك دسما أو لقى برادران درسوا خلا برادراني شيء سلبينا برادراني إيجابي استفادة ليه بكين معلومات بقورينوا بيكنين وشقة ودومينو وليدا وهسه وقت كاش درواتي استفادة شنكرت أكيد أو طلب خوي برتسك على علم بخيني توا بستناو فلاسفان سيان قوتي عالمات كويان آتينا حرب عالمية يكتبوا دوتسبوا سيكو دي كجدي خوي تطوير كلحمو نواحيك ناحية جغرافي تاريخ ديوي اقتصاد دين حموي ديوي بي اوي بتستناو تطرف تكون انسان نابي إيماني بتطرف بيتن دبي تواضع بيتن دبي إنسانيتي نناود اللي هبي خدمة كاربي
بگاتە خۆی بگاینی لە تەکەشی بینی دوو کەسی سای لە تو بکە خوش خێری لۆ دەرسی والله خوا موفقتا ئەم زۆر بە کەیفم من گۆی دەبینم و جاحێرانە پڕ بجزەل زاهڵار حقیقت كيف بيتان خوا موفقتا کا سەرکەوتوو دەبن لە شکارەکانتان ئەوە دەمان پێکرا مە بە پێمان کرا تانیمان بیکەیت پختەشی لە ئیشم کە لۆت بلێمە تا خلاصی بکەیت ڕۆژێک لە عیادەی ئیشم دەکرد کابرایە کات عمری لە نێزیکەی بینی 55 ئەو هاو بوو وڵا هاال گوتی کاڵ تۆرە ئەم بەناوی تو هاتیمەکەنە تو فەرموو گوتی وڵە هاتیمە دانەکان دەربینی هەمیش نەمزایت چێ مەسلە گوتە مەستە داعش لەسەر کورسی فەحسەکەم لۆ کرد دەبین دانەکانی لە توێ ئەڵماسە هەمووی مەز بوو نەکلۆرە نەدەزیلێ نەهیت وتم کاکە ئەوە چینێت دانەکان وتی وەڵی چت پێ لێم دختۆر ئەمن دانیشت بوو چشتێک بوو گرۆمان کرد لەسەر کرد گوتم ئەگەر نەبی ئەمن سێ تەلاقی خۆی فڕەدا تامدایە تەلاقم نییە چوومە کەمەلاش گوتی چا نابیتەوە تا هەموو دانەکان دەردەین وەرە گوتم کاکە گوتم وەڵا علم وە نالێ گوتم من پابندم بە علم سووندم خاردێ لەو گۆڕێت دانی تو دەربینم ناوی وەڵا گوتی زۆ کەیف خۆدەم لێرە ناسمە خۆیان تەلاقم دەکەی کەتیەوە ئێستا لەکن لێ دەستی تۆ ناسمە کرد دکتۆرەکیش ئەزا قەزم لێرە چیە بەخۆیان تا دانەکانم دەری نایشەکە بووە ئیجتماعیات بوو عشایری نەما لە تو بوو دەچیتەوە بە کاگەڵای بڵێم عرقم دەکرێت تا دانەکەم دەردەینا بەخوای دانەکە دەگەینا دکتۆر دەرمینا مەزبوون هەموو لۆ دەرینا تاخم لۆ ئەوە سووندی خواردێ ئەزا وەختیمە ئەو هاشە بووە کۆتاییدا هەر پەیامەکەت هەبیتن لە بۆ هەموو چینەکان و تاوەتی چینی گەنج وڵا پەیامەکانم گوت سەرکەوتو دەبن لە حیاتی خۆیان دائیمەن بنۆڕنە دنیا بەخۆشی بە ئیجابی بیان بنۆڕیتە دنیا حياتي دنياي هیچ مستحيلك نییە حقی خۆشی بدا نفسی خۆشی بدا خۆی ئەزیەت نەدا خۆی شتێکی ویستی بکە نەبوو بچتە دوی بابیکە نەبوو بچتە دوی بکە هیچ خۆی ئەزیەت نەدا بلێ نەبوو خۆی ئەوە بکە ئەعسابی خۆی کویت پێدەلەن مادی بکە هەر دەبی مستحیل نییە لە حیات سپاس هەمووی گەنجان دەکەم وەختم لیان وەرگرت سپاسی گۆش دەکەم و چاو پێکتانە شاڵە سوودەک و بەرهەمەچی هەبوو گەنجان ئینشاءڵڵا کۆتا پرسیارتان پرسیار ئەمن دوعای خێرتان لۆ دەکەم خوا موفەقتان کا سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا چش بە من بکرێ من حازرم ئێستان جاحێلم وەلەو ئەوچی ئەو وەتەنی دکتۆر نەزات ئەنە جاحێل کاریتۆر کۆتا پرسیارتان هەبیتن ئەوان وەڵام دەدەنەوە یعنی پرسیارێک بەجێ دەڵی بە پێی ئەزمموی خۆت پرسیاریان لێ دەکەی ئەوان وەڵامەکە دەدەنەوە ئای تایبەتە لە بۆوان تایبەتە لەو گەنجان ئەو هۆدەفەی کە لە خۆی دانایە لەچێ ڕاوەستایە حازرم ئەمن یارمەتی بدەم ئەنی بە خۆتان ئەمن خۆم حازرم یارمەتی بدەم زانەوە ئەوە حالێککە دابشە پاڵپشتی بکەم یارمەتی بدەم لە گەریبە حازرم تەلەفۆنم لەخنەم گۆشەیە ئەمن حازرم یارمەتی بدەم پاڵپشتی بکەم لە ئەو پرۆژەی کە هەیتی بەس هەدەفەکەی جوان بی ڕێک و پێک بی لە هەموو بوارێک نابەس لە بواری ددانشتی وە زەن وازی بە پاڵپشتی بکەین ینی ئەمەی کە هەبووتانەوەی ئەوە هەموو شتەکەیانی بە هەمووی مادی و معنەیەم حازرم سەلامەت دنیاخۆ وعدبی لەون لە پێشتم گوتی وەختی خۆ سەلامەت دنیاخۆ وامەفەقتان دەکات سەرکەوتوو دەبن ئاگایان لە مندارەکانیان بی لەو گەنجانە نازدارانە کچ و کوڕ ئەزیەتیان مەدەن لە برادەر بن لەگەر منداڵەکانی خۆتان بابوداکەکان ببنە برادەر لەگەریان چی وەختی خۆی ئەمە دەبا ئەوەش بلێم وەختی خۆی لە بەرامبەر بابوداکمادا ڕاوە دەستای دەبا دەستمان لەسەر سینگمان بی ئێستا جیلەکە گۆڕایە ئەمە دەبی لە بەرامبەر بابوداکان بەرامبەر منداڵەکان دەستمان لەسەر سینگ بدابی زوچی زروفەکە دنیاکە زۆر گۆڕایە ئاگاتان لێبی پەروەردەی باشیان بکەن خوا موفەقتان دەکە هەمولایەک سلامت بنیا سپاسان هەبن خی گەورێتەمەتان دەگەشت ئینشاءڵڵا شەرەفمەند بووم زۆر سپاس شەرەفمەند بووم بەو چاو پێکەوتنە ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن ئینشاءڵڵا سلامت بنیا سپاس بینەران و بیسەرانمان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە خوددا داواکارم هەر ساغ و سەلامەت بن تا ئەڵقەیەکی تش بە خودداتان دەسپێرم و
خودتان لەگەڵ.